ئێمە دوو مەترسیمان هەیە. مەترسێکیان ژینگەییە کە ئەوە تەواوی جیانی گرتوێتەوە، کە گۆڕانی کەش و هەوا و کە ئەوانە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر هەم ڕۆکەکان هەم باڵندە و هەم گیانلەبەرانیشدا دروست کردووە. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ئێستا شانی ئاماژە پێدانە کە لەسەری بۆستین ئەوەیە کە مرۆڤ کردەی تێکدانی ئەو ژینگەیە و ئەمە ژوا دەکات کە بەشێک لە دارەکان ببڕدرێتەوە و بەشێک لەو دارانە لە ناو بچن و ئەو گژوجیا و لە کاتی گەشتکردنەکاندا و زۆربەی زۆری دار و درەختەکان بسووتێنرێ و ئەمەش ڕاستەخۆ کاریگەری نەک لەسەر هەر ژینگە وەکو سەوزایی دەکات، بەڵکو کاریگەری لەسەر ئاژەڵان و گیانلەبەران و باڵندەکانیشدا دەکات کە ئەمەش کارێکە دەتوانین بڵێین مرۆڤ کردەیە. جا بۆ ئەوەی مرۆڤ لەوانە خۆی بپارێزێت تەماشا دەکەین لە هەمان کاتیشدا لافاوەکان بەشێکن لەو کاریگەریانەی کە لەسەر ڕۆک و دەوەنەکانیشدا هەیە. بەڵام ئەوەی کە زۆر جێگەی ئیس لەسەرکردنە ئەوەیە کە مرۆڤ کاتێک دەچێ بۆ ناوچە سنووریەکان یا بۆ ناوچە سەوزاییەکان یا بۆ ناوچە کوێستانیەکان بەشێکی زۆر لەو ڕۆکە خۆراکیە بەهاریانە لە ڕەگ و ڕیشەوە دەردێنێ. ئەمە ژوا دەکات ڕەچەڵەکی ئەم جنسایە ڕەچەڵەکی ئەم جۆرە بفەوتێنێ. بۆ نمونە ئێستا کنگر بەرەو لە ناوچوون دەچێت، چونکە کۆتەڵەکانی ئەوانەی دەچن کنگردەکان کۆتەڵەکان لە ڕەگ و ڕیشەوە دەردێنن کە ئەمەش بۆ خۆی مەترسی زۆر گەورە لەسەر خودی ڕۆکەکە دروست دەکات.